ئێمە وەکو پزیشکانی ڤێتەرنەری کوردستان هەولێر ئەمڕۆ گردبوونەوەیەکمان کرد لە بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری هەولێر. زۆربەی ئەندامانی ئێمە لەو گردبوونەوەی ئامادە بوون بۆ دەربڕینی ناڕەزایی بەرامبەر بە دانانی کەسێکی ناپسپۆر لە پۆستی بەڕێوەبەری گشتی ڤێتەرنەری کوردستان. و ئەم پسپۆری پزیشکی ڤێتەرنەریە و تا ئێستا چەندەها ساڵە پزیشکی ڤێتەرنەری بەڕێوەی بردووە. ئێستا کەسێکیان داناوە کە پزیشکی ڤێتەرنەری نییە و ئەندازیاری کشت و کاڵیە. ئەمە غەدرێکی گەورەیە لە پیشەکەی ئێمە. هەروەها ئەو ناپسپۆرەوە ئەکا کە کارەساتێکی گەورە ڕوو لە سامانی ئاژەڵ و کەرتی پەلەوەر و ئەو سێکتەرە بەگشتی بکە. شایعەکە بڵاو بۆ ئێمە خۆمان وەکو ئەنجومەنی سەندیکا چوین لەگەڵ وەزیری کشت و کاڵا دانیشتین، پێشێکی پێمانوت ئێمە قبوڵی ناکەین. ئێتر دیار بوو ئەوان مۆسەر بوون لەسەر ڕێی خۆیان. ئێمە ئەزانی ئەو داینە ناوە، بەس مادەم ئەو پشتگیری ئەو دانانە ئەکا ئێمە وا هەستەکەین کەەوە مەسئولێتی ئەوە و هەر تەبیعاتێک لەسەر ئەم هیشە ببێ ئێمە ئەیخێنە سەرشانی ئەو.